ئەم کاتتان باشە ئازیزان، بەخێر بێنەوە بۆ کەناڵەکەم لە یوتیوب. حەزم کرد ئەمڕۆ باسی سپۆنسەرکردنتان بۆ بکەم، ئەویش ڕێگایەکە لە ڕێگاکانی کۆچکردن بۆ کەنەدا. ڕاستێکی نامێ زۆر بەوردی بڕۆمە ناو بابەتەکە لەبەر ئەوەی بابەتەکە خۆی ئاڵۆزە و داواکاریەکانی زۆر قورسن، شمولی زۆر بەمان ناکات لە کوردستان، کەسێکی ئاسایی ناتوانێت بە سپۆنسەرکردن بێ بۆ ئێرە، بۆیە زۆر کاتی لەسەر نابین، زۆر کاتی پێسەرف ناکەین، بەڵام بە شێوەیەکی گشتی باسی پرۆسەکە ئەکەین بزانین چۆنە. سەرەتا با بزانین چەند جۆر سپۆنسەرکردن هەیە. یەکەم سپۆنسەرکردنی هاوسەر و خێزان و منداڵ، سپۆنسەرکردنی دایک و باوک، سپۆنسەرکردنی خزم و ناسیار، سپۆنسەرکردنی مناڵ لەلایەن داپیر و باپیر، سپۆنسەرکردنی مناڵ بۆ لە خۆگرتن. دوای ئەوەی کە تۆ مافی سپۆنسەرکردن بەدەستەهێنیت، ئەتوانی کەسێک لە وڵاتەکەی خۆت سپۆنسەر بکەی، بەڵام بە مەرجێک. باری داراییت لە کەنەدا زۆر باش بێت و بتوانی ئەرکی بەخێوکردنی ئەو کەسەی سپۆنسەری ئەەکەیت لە خۆ بگریت. ئەمە یەک. دوو، نابێت بە هیچ جۆرێک داوای یارمەتی لە حکوومەتی کەنەدا بکەی. بۆ نمونە تۆ تەوێ دایکت سپۆنسەر بکەی خۆت لە کەنەدای، نابێت داوای قەرز لە بانک بکەی، نابێت پارەی سۆشیال وەربگری، نابێت داوای هیچ جۆرە یارمەتیەک بکەی. کێ ئەتوانێت لە کەنەداوە کەسێک سپۆنسەر بکە ئەگەر تەمەنی لە 18 ساڵ زیاتر بێ؟ بۆ نمونە کەسێک لە کەنەدایە ئەوێ یەکێک سپۆنسەر بکە لە کوردستان، ئەبێ ئەو کەسی کە لە کەنەدا ئەژی لە 18 ساڵ زیاتر بێت، هەڵگری ناسنامەی کەنەدی یاخود ئیقامەی کەنەدا بێت، ئەبێ ئەو کەسە لە کەنەدا نیشتەجێ بێ، نابێ خۆی ئیقامەی هەبێت بەڵام لە وڵاتێکی تر بژی، بۆ نمونە بە ئیش چۆتە ئەوڕۆپا، ئەنجا خەریکی سپۆنسەرکردنی کەسێکی تر بێت لە کوردستان، یعنی ئەبێ خۆی لە کەنەدا بژی. چوارەم، ئەبێ مەسروفاتی ئەو کەسێک کە سپۆنسەریەکەی لەستۆ بگری. خاڵی پێنجەم گرنگە، ئەڵێ کە کەسی سپۆنسەرەکەی ئەگەر مناڵ نەبێت کێتە کەنەدا، ئەبێ بەڵێنامەیەک ئیمزا بکە کە تیایدا نووسراوە ئەو کەسە دوایی خۆی بە دوای کارە ئەگەڕێ و خۆی تێچووی ژیانی خۆی لە داهاتوو دابینەکە، ینی ناکرێت تۆ هەتا تەمەنت ماوە مەسروفاتی ئەو کەسە لە ئەستەوە بگری. دوای ماوەیەک ئەبێ ئەو کەسە ئەگەر گەنجە تەمەنی لە 18 ساڵ زیاترە، ئەبێ خۆی بە دوای کارە بگەڕێت و خۆی بتوانێت خۆی لەسەر پێی خۆی بۆستێ، ئەوە پشت بە تۆ نەبەستێ، بەڵام دوای چەند ساڵێک. چەند پارەت پێویستە بۆ ئەوی کەسێک سپۆنسەر بکەیت؟ ئەگەر یەک کەس بێت $25,000، ئەگەر دوو کەس بێت $32,000. ئیتر سەیری ئەم تەیبڵە بکەن، ئەگەر 7 کەس سپۆنسەر بکەیەوە پێویستیت بە $68,000. کەی مافی سپۆنسەرکردنت نییە؟ خۆت قوتابی بی یاخود بە سەفەر لە کەنەدا بی، ئینتەرناشنال ستودنت بی یاخود ڤیزیتەر ڤیزەت هەبێ، ناتوانانی کە سپۆنسەر بکەیت. خۆت سپۆنسەر کرابیت ماوەی 5 ساڵی بەسەر نەچوو بێت، یعنی بۆ نمونە سپۆنسەر کراوی هاتووی بۆ کەنەدا بەڵام 5 ساڵی بەسەران نەچوە، تێپەڕ نەبووە کە تۆ سپۆنسەر کراویت، ئەتەوێ یەکێکی تر سپۆنسەر بکەی، نابێت، دەبێ 5 ساڵ تەواو بکەیت. قەرزی حکوومەتت لابێت و نەدابێتەوە. بەخێوکردنی کەسێکت لە ئەستۆیە هێشتا، یعنی یەکێک بەخێوەکەیت، ناشتوانی یەکێکی تر سپۆنسەرکەی لەبەرەوەی پارەکەی زۆرەکەوی لەسەرت، ئەو یاسایە هەیە کە ئەگەر بەخێوکردنی کەسێکت لە ئەستۆیە ئەوە ناتوانی کەسێکی تر سپۆنسەر بکەیت. پێنجەم، پارەی سۆشیال لە حکوومەت وەرەگری، ئەگەر تۆ لەسەر سۆشیاڵی ئەوە ناتوانی کەس سپۆنسەر بکەیت. شەشەم، هەر کارێکی نایاسایی یاخود تاوانێکت کرد بێ لە ناو خاکی کەنەدا و حکوومەت پێی بزانێ، ئەوە هەموو مافێکی سپۆنسەرکردنت لێ ئەسێنرێتەوە. بۆ نمونە من کەسێک سپۆنسەرەکەم، ئەوەی سپۆنسەریەکەم هیچ کێشەی نییە، بەس فۆرم پڕکاتەوە ئەینێرێ، کێشەکە منم، بۆ من دروستە بێ، لەبەرەوەی ئەو کەسی کە سپۆنسەرت ئەکا ئەبێ کەشفی حساب بانقی بنێرێ بۆ حکوومەت، ئەبێ تاکسی پڕ کرد بێتەوە، باجی یابێت، وابزان بە کوردی تاکس پێڵێن باج، تاکسی چەند ساڵێکی پێشووی لێ داوا ئەکەن، ئیتر هەرچیەکی کردبێت ئەو کەسێکە لە کەنەدای ئەبێ هەمووی بە حکوومەت بڵێ، هەمووشی بۆ حکوومەت بنێرێ، یعنی تۆ ڕیکۆردی ژیانی خۆت
لە لایەنی داراییت هەمووی بنێری بۆ حکوومەت ئەبێ بزانێ حکوومەت بزانێت تۆ داهاتی ساڵی پێشوت چەنە ساڵێک پێش ئەوە داهاتی ئەم ساڵت چەنە بۆ ئەوی بزانێت کە تۆ ئەو کەسە سپۆنسەرەکەی ئەتوانی بە خێویکەی ئەتوانی مەسروفاتی ئەو کەسە لە ئەستۆ بگری. سپۆنسەرکردنی خزم و ناسیار بۆ کەنەدا تەنها کێ ئەگرێتەوە خوشک و برا لێرە پێڵێن ڕێلەتیڤ یعنی خزم ئەوە نییە بڵێ خزمێکی زۆر دووری خۆت یاخود هاوڕێکی خۆت سپۆنسەرکەی ئیلا ئەبێ بە خوێن خزمت بێ ینی خزمی ڕاستی بێ ینی خوشک و برا ئەگەر ڕاستی بێیان زر خوشکیان زر برای خۆت پور و مام و خاڵیش ئەگرێتەوە. هەر کەسێک بڵەد ڕێلەتیڤ نەبێ بە خوێن خزمی تۆ نەبێت ئەوە ناتوانانی سپۆنسەری بکەیت. ئەوە لەو حاڵەتە ئەچێتە ژێر جۆرێکی تر لە سپۆنسەرکردن کە لەم ڤیدیۆیە باسم نەکردووە. کەسێک دەتوانێت لە حاڵەتێک پور مامیان خاڵی خۆی سپۆنسەر بکە ئەگەر دایک و باوکی لە ژیان نەما بن و هیچ خزمێکی نەبێت لە کەنەدا کە هەڵگری قامەیان پاسپۆرتی کەنەدی بێ. ئەنجا ئەگەر زانیاری زیاترتان ئەوێ لەسەر سپۆنسەرکردن ئەتوانن بڕۆنە سەر وێبسایتی سەرەکی کەنەدا. جا با بچین لەسەر وێبسایتی سەرەکی کەنەدا سەیری هەندێک زانیاری بکەین دەربارەی سپۆنسەرکردن. لێرە لە گۆگڵ ئەنووسن کەنەدا.ca دامناوە چەند ڤیدیۆیەکیش بکەم لەسەر وێبسایتی کەنەدا لەبەر وێبسایتێکی زۆر ئاڵۆزە بەڕاستیانی هەندێک شتەیە نازانم شتەکانیان زۆر دوور و درێژ کردو تۆ شتەکانیان ئاڵۆز کردووە ئەوە چەند ڤیدیۆیەک دانێم کە چۆن لەم وێبسایتە تێبگەی لەبەرەوەی لەم وێبسایتۆ ئەتوانی بەدوای هەموو شتێکا بگەڕێ هەموو شتێکی تەیە. جا ئێمە ئەچینە سەر Immigration and Citizenship ئیتە خوارەوە لێرە نووسراوە Immigrate Family Sponsorship لە Family Sponsorship ئیتە خوارەوە لێرە هەمووی نووسراوە چەندێکی پێ ئەچێ ئەتوانی کێ سپۆنسەر بکەی ئەتوانی کێ سپۆنسەر نەکەی لە چ حاڵەتێک ئەتوانی سپۆنسەر بکەی پارەکەی چەنە ئیتر هەموو زانیاریەک لێرە نووسراوە. بەڵام من ڕاستێکی زۆر بە وردی ناچمە ناوی لێرە پێت ئەڵێ about the process کە پرۆسەسەکە کەی تۆ کە مافی سپۆنسەرکردنت وەرگردووایەوە چییە بێ. ئەنجا دوایی لێرە نووسراوە check if you are eligible. check if you are eligible یعنی ئایا چێک بکە بزانە تۆ ئەگرێتەوە یانە شمولی تۆ ئەکە ئەم پرۆگرامە یانە. لێرە زانیاری زۆر گیراوە ئەبێ وا بێت و ئەبێ باری داراییت باش بێت ئەمێ ئەبێت خۆت هەڵگری ئیقامەی کەنەدا یان ناسنامەی کەنەدا بیت. ئیتر زۆر زانیاری هەیە ئەتوانن بیخوێنەوە ئەگەر ئەو کەسانەی بەتەمان یەکێک سپۆنسەریان کات. لێرە نووسراوە who you can sponsor ئەتوانی کێ سپۆنسەر بکەیت هەمووی نووسراوە. how to apply یعنی چۆن فۆرمەکان پڕ بکەینەوە چۆن دەست پێ بکەیت لێرە توانن سەیریکەن بۆ خۆتان. after you apply لەگەڵ prepare for arrival after you apply چیەکەی یعنی کە تۆ هەموو دۆکیومنت و هەموو شتێکت نار چیەکەی چیە بێت لێرە هەمووی نووسراوە. دوای prepare for arrival یعنی ئەو کەسەی کە سپۆنسەری کردی کە تۆیی بۆ کەنەدا ئەچی بۆ کوێ و چیەکەی. لێرە نووسراوە sponsor your spouse, partner or dependent children ئەنجا نووسراوە sponsor your parents, sponsor your relative یعنی خزم و کەس visit your children or grandchildren, sponsor your adopted child, help for spouses or partners who are experiencing abuse. لێرە زۆربەی زانیاریەکان لەسەر پرۆسەی سپۆنسەرکردن بڵاو کراوەتەوە. ئەگەر هەر کەسێک لە ئێوە پرسیارتان هەیە پرسیاری تایبەت لەسەر سپۆنسەرکردن بۆ نمونە
خاڵت مامت لە کەنەدایە، خوشکەکەت لە کەنەدایە، براکەت لە کەنەدایە، ئیقامەی هەیە یاخود پاسپۆرتی کەنەدی هەیە و ئەوێ تۆ سپۆنسەرکات. ڕاستێکی لەم حاڵەتە باشترین شت ئەوەیە کە قسە لەگەڵ پارێزەرێک بکەن، قسە لەگەڵ ڕاوێژکارێک بکەن، چونکە زۆر زانیاری زیاتر هەیە کە لەوانەیە من شارەزای نەبم، چونکە ئەمە ڕاستێکی پرۆسەیەکی یاساییە، زیاتر ئیشی حامیە، یعنی ئیشی پارێزەر زیاتر ئەم ئیشانە ئەکات، لەبەرەوەی زۆر زانیاری تر هەیە کە لێرە لەوانەیە باس نەکرابێت، ئەوان زیاتر شارەزان، لەبەرەوەی کارەکەش یاساییە، ئەوە نییە بڵێ کە خۆت فۆرم پڕکەیتەوە و چاوەڕێکەیت. بۆیە باشترین شت ئەوەیە کە بتوانن قسە لەگەڵ پارێزەرێکیان لەگەڵ ڕاوێژکارێکی یاسایی بکەن بۆ ئەوی یارمەتیتان. بە شێوەیەکی گشتی باسی سپۆنسەرشپم کرد، لەبەرەوەی ئەمیش ڕێگاکە لە ڕێگاکانی کۆچکردن بۆ کەنەدا. من حەز دەکەم هەموو ڕێگاکان باسکەم بۆی جیایکەنەوە لە یەکتری، سپۆنسەرکردن چییە، ڕێگاکانی تر چۆنن. بۆیە ئەگەر هەر پرسیارێکتان هەیە لەسەر سپۆنسەرکردن یاخود لەسەر هەر بابەتێکی تر، ئەتوانن لە کۆمنت بۆم بنووسن و هەتا ڕێگایەکی تر لە ڕێگاکانی کۆچکردن بۆ کەنەدا منە بێ بڕۆم. خواتان لەگەڵ، سەبسکرایبتان بیر نەچێ، ئەنجا خواتان لەگەڵ.